منکەوە ئەو شتانی دروستیان کردو خۆیان لە ماڵەوە بە بۆنەی 8 مارسەوە بێن لە یەک لە مۆڵەکان لە هەولێر بە بازارکردنی بکەن و پیشانی هاوڵاتیانی بدەن. من هەوڵەدەم بچمە لای خۆیانەوە قسەیان لێ وەرگرم. ئەم کاتەو باش بە بۆنەی ڕۆژی جیهانی 8 مارس ڕۆژی ژنان چیت هەیە و وا چ شتێکی تایبەتمەند تۆ دروست کردووە لەم پێشانگایەدا عەرز کردووە. ئەو کاتێک تۆش باش زۆر سپاس دەکەم بەخێر بێن سەرسەر سەرچاو پیرۆزبایی لە هەموو گەلی کوور دەکەم پیرۆزبایی لەو ئافرەتان دەکەم کە ئەوڕۆ ڕۆژی جیهانی ئافرەتانە بەخێر بێن سەرسەر سەرچاو. من ئەوڕۆ بەشداریم کردیە لە تشتی کوردەواری وەکو یعنی ئیشی دەستی خۆم بە هاوکاری ڕێکخراوی ڕووبات من بە خۆم وەکو ئەندامێک کە لەوێن دەریش دەکەم هەستاوم بە یعنی ئەوە نایچی ئیشکردن بەرامبەر بەو تشتانە یەک لەوانە ئەو چارۆگەیم کە دروست کردیە لە زەمانی عوسمانیەکانە دەستکردی خۆمە ئەوانە هەموو ئیشی دەستی خۆمە و ئەو شتانم دروست کردی. خۆش بێت بەڵێ من هەوڵەدەم کەسێک تر وەربگرم. خاتون سڵاو لێ بێت بۆنەی 8 مارسەوە پەیامەت چییە و وەکی تایبەتمەند هەیە لێرە خۆت دروستت کردووە؟ سەرتا بەکاتتانەکەم ئەوانە هەموو کردار دەستی خۆمن ئەوانە وردەوارانە تەوا هەر ئەوەندە. خۆش بێت بەڵێ دیارە لێرەش خونێکی لێرە لە باکووری کوردستانەوە بەشداری کردووەم باش و پەیامەت چییە بە بۆنەی 8 مارسەوە؟ ئیرۆ 8 مارتەیە لە هەموو جیهان هەموو ئافرەتە پیرۆز بە مافێ ئافرەتە تشتێکی ئەساسە گەرەکی مافێ خۆ دەست نەدەن سەرکەفتن بە بۆ هەموو ژنی جیهانێ ژن دایکە ژن ینی سەرەک وەزیرێ ناو ماڵەیە ئەگەر ژن نیم بە هیچ مافێ کەسی نییە ژن هەمبرا ژی هینایتنە دنیای ئەگەر پیاوێکی کەفتناوی هەبە بزانبی لە پشتوی دیرەک و دەسترەنگین هەبێ باشە باشە ئەفکارێ مراد گەلێک سپاس